گرانبوونی نان لە ڕێدایە. شەپۆلێکی نوێ لە گرانبوونی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک بازاڕەکانی ئێرانی داگرتووە. لەم نێوەندەدا شایعی ئەوە بڵاوبۆتەوە کە بە زووی نرخی هەموو جۆرەکانی نان بەرز دەبێتەوە. بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵە لەلایەن سەرچاوەی ناڕەسمی ڕژێمەوە بەشێک لە ئامادەسازی ڕەوانی ڕای گشتیە بۆ گرانکردنی نرخی نان. شگردی ڕژیم لە ڕابردوودا ئەوە بووە کە لە ترسی ناڕەزایەتی خەڵک سەرەتا زیادبوونی نرخی نانی بە شێوەی ئازمایشی لە چەند ئوستان بەکردەوە دەرهێناوە و دواتر سەرتاسەری گرتوێتەوە. لە ڕاستیدا نان خۆراکی سەرەکی زۆربەی خەڵکی ئێران پێکدێنێ بە بێ نان سفرەی گەلێک لە بنەماڵەکان خاڵی دەبێت. گرانبوونی نان واتە برسیبوونی زیاتری کرێکاران و جەماوەری بێبەشی ئەم کۆمەڵگایە. هەر ئێستا لە نێو توێژی کەمداهاتی کۆمەڵگادا بەهۆی بەهرەمەند نەبوون لە سەرەتای ترین و پێویستترین مادە خۆراکیەکانی وەکو گۆشت، سەوزە، میوە، دانەوێڵە، هێلکە و هیتر شاهیدی بڵاوبوونەوەی گەلێک نەخۆشی و چوونە سەرەوەی ڕێژەی مەرگ و میری پێشوەختین. بە گرانبوونی نان ڕێژەی کەمبوودە خۆراکیەکان دیسانیش زیاتر و ئاسەوارەکانی سەرچاوەگرتوو لە بەد خۆراکی گەلێک زیاتر دەبێت. شەپۆلی نوێی گرانی تەنیا بە نرخی نان بەرتەسک نابێتەوە. لەم دوایانەدا نرخی چەند قەڵەم کاڵای خۆراکی دیکە زیادیان کردەوە و لەوانە دەکرێت ئاماژە بە گۆشتی سوور، گۆشتی مریشک و برنج بکرێت. هێرشی تازەی ڕژێم بۆ سەر ئاشتی ژیان و بەڕێوەچوونی کرێکاران و خەڵکی هەژار دەبێ وەڵامی شایستەی خۆی وەربگرێتەوە. نابێت ڕێگە بدرێت کە ڕژێم ئەم دەست درێژی ئاشکرایە بۆ سەر ژیان و بەڕێوەچوونیان بەبێ باج و بە هاسانی تێپەڕێنێ و قەیرانی ئابووری خۆی چارەسەر بکات و هەزینەی ئۆرگانە سەرکوتگەرەکانی و بڵاوکردنەوەی خوراف و کۆنەپەرستی بە قیمەتی توندبوونەوەی چەوسانەوەی کرێکاران و دزینی نان لە سەرسەفرەی زۆربەی خەڵکی وڵاتە دابین بکات. ئەوەی کە ئەمڕۆ لەم وڵاتەدا ڕووەدات چارەنووسی چارە هەڵنەگری خەڵکێک نییە کە خوڵقێنەری هەموو سەروەت و نیعمەتەکانی ئەم کۆمەڵگایەن و لەسەر زەویدا و لەسەر ئەو زەویەدا دەژین کە پڕە لە هەموو ئیمکاناتێکی ژیانی ئاسوودە و پڕ لە ڕیفا. لاوە بارودۆخێکدا و وەک هەمیشە بۆ ڕزگاربوونی جەماوەری هەژاری کۆمەڵگە لە ژێر باری قورسی یاساوەرەکانی سەرچاوەگرتوو لە فەلاکەتێکی ئابووری کە ڕژێم بەسەر خەڵکیدا سەپاندووە ڕێگایەک بێجگە لە ناڕەزایەتی دەربڕین و خەبات لە بەردەمدانیە. تەنیا ڕێگای بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم هێرشە ئاشکرایە بۆ سەر ئاسی بەڕێوەچوونی بێبەشانی کۆمەڵگا حرەکەتی یەکپارچە و ڕێکخراوی کۆمەڵانی چەوساوە و زەحمەتکێشە. لە کۆمەڵگایەکدا کە قیمەتی نان لە شەوێکدا زیاترە لە 50% بەرز دەبێتەوە یان لە شەوێکدا زۆر بە خێرایی 50% بەرز دەبێتەوە، بۆچی هەقدەستەکان هەروە 5 جار لە ژێر هێڵی هەژاریدان؟ خەبات لە دژی ڕەوتی ڕوو لە زیادبوونی نرخی نان و باقی پێداویستە سەرەتایەکانی ژیان، خەبات لە دژی بێکاری و ئاسی لە خوارەوەی هەقدەستەکان لە زومرەی مەیدانە گرنگەکانی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەم ڕژێمە دژی خەڵکیەیە. هیچ کەس نابێ بە دەست کەمبوونی مادەی خۆراکیەوە ئازار بکێشێ و بەهۆی ئەم کەمبودانەوە هەڕەشەی مەرگی لەسەر بێت. نابێ هیچ کەس لە بەرنەبوونی نان و دەرمان و مەسکەن گیان لەدەست بدات. بۆ کۆتایی هێنان بەگشت ئەم بێبەشیانەش دەبێ یەک پارچە و یەکگرتوانە بینە مەیدان. دابینبوونی نان و مەسکەن و بێهداشت و سەلامەتی و خزمەتگوزاری دەرمانی مافی حاشا هەڵنەگری گشت هاوڵاتیانە. ئەم مافە سەرەتاییانە دەبێت لە گەروی ئەم ڕژێمە دەربکێشرێن. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەمەش کۆتایی ئەم بابەتەمان بوو. لەگەڵمان بن بۆ کۆتا بابەت کە باز لە بودجەی ساڵانەی دەستگای تەبلیغاتی ئیسلامی کە بە چەند قەت زیاترە لە بودجەی بێهداشت و دەرمان دەکەین، بەڵام دوای ناوبڕێک دێم وڵاتەم.